باشە باوەڕت بەخوا هەیە باوەڕت بەخوا نییە؟ برای بەڕێزم لە خوا بترسە تەقوای خوا بکە. ئەم شتانە بەڵاو مەکەرەوە. هەر کەسێ وتی باوەڕم بەخوا و جوێنی بەخوادا تۆ لەو کوفرا بەشداری. باوەڕت بە ئیسلام هەیە؟ باوەڕت بە قورئان هەیە؟ بۆ ئەم پرسیارانە دەکەی. بەس بۆی تۆزە لای کردووە بێ هەی فاشە لای دۆڕاو ئەی نازانی هەرچی کراوە لە خوارەوە هەر هەموو گوناه و تاوانەکان بۆ تۆیە. سوێن بەخوا بەقەت هەمووی گوناه و تاوانە بۆ نووسێ. کابرایە کافر بێت تۆش بۆ کافرە بیت. پرسیار مەکەن کە بەرەو کوفرت بەرێ. پرسیارێک مەکەن خەڵکی فێری گوناه و تاوانکە. کاکە تۆ لە ژن هێنان ڕازیت لە شوکردن ڕازیت ئەمجا لە خوارە خەڵق قسەی ناشەرعیەکە جوێنەدا قسەکە سوکایەتێکە ئەو سوکایەتی بە پیاوەکە ئەو سوکایەتی بە ژنەکە تۆ لەو هەموو کۆمنتە خراپە بەشداری. ئاگاداری خۆمان بین شتێک لەو شتانەی کە هەندێک کەس بەداخە و بڵاوی دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیاری کوفرە. پرسیاری کوفر چۆنە؟ یعنی دەبینیت تەماشا دەکەی پرسیار دەکات دەربارەی کوفر.